هي باقات نور وبهجة مؤجلة ما بين هرج دەستپێکە سەد ساڵە دەرباس بوویڤە هەلبەستا کوردی بەشێکی گەرەنگە دگەشەسەندنە هەستێنەتەویە کوردیدا جێهێ خۆگرتیە لە ڕۆژئاوای کوردستانێژی گەلێک هەلبەستوانên بناوودەنگ هەنە کۆ بە زمانی عەرەبیژی ڤێڕۆلێ دبینن و نەها پشتی ڕەوشە ئازادیە لە ڕۆژئاوا و هەبوونە هەلبەستوانên کوردên سووری لە کوردستانە ئیراقیە ئازاد هین زمانی عەرەبی لە جەم هەلبەستوانên کورد بە ئاواکی بەرفرەح تێ بکارئانین گەلۆ چما ئەڤیەک عیبیە یانجی باشیە بەرسڤە گەلەکان بڤی ئاواییە يعني هەلبەستوانê کورد گەهانە هەستێکی گۆژارەبە خوڕتر بنویسێنن يعني وەکە یەکی کێمبوونێکێت خۆ دەبینێ پێشایی ببێ تحدي يعني بزيد لازم بقهم سلي بركات بهترجها يعني نموننا شعراء لقمان بعامية نفيساند بري شعراء عربة حموك بعامية نفيساند خشك لقمان ديركي وەکو نمونەژی بە ئاواکی بەردەوام شەڤێرکن هەلبەستوانên ڕۆژئاواییان لە هەولێرێ تێنەسازکردن میناوێ کۆمبوونە لەسەر خاترێ هەردوو هەلبەستوانان زۆراب عەزیز و سوار ئەحمەد و لەگەڵ کۆنها پڕانیە خەڵکێمە بە حال و مالên خۆڤەداکەتنە لە هێنجی کورمانجên سووریێ وەکو ساڵên نۆدیان دەهەڤدیتنên خوێن ئەدەبی و چاندیدە و یێندن دەبەردەوامن نەرینێکە کەسایەتی ئەستە کێشەیە مشکلێ نابینم گوتە چ زمان بەستە دەربین بکەیت تعبیر بکەیت گەر ئەسکارە بم بە عەرەبی باشتر دەربینیە بکەم ئەزێ بە عەرەبی و عەرەبی زمانێکی ئەم سەر پەروەردە بوون ینی ئەوە حەقیقەتەکە لێ گەرەک ئینسان بزمانی خۆی زکماکیژی بزمانی دایکێژی شەهرەزابێ لە ئالیەکی دن و ژبلی هەموو ئاستەنگیەن ژیانان هایا گەلێ سووریە بگشتی دبەک و گەلێکە ڕەوشنبیر گازنێ ژوەیەکێژی دکن کۆنها مالپەرێن وەکو فەیسبووکێ ئێدی وها کریە کۆ هەر کەس تێدە ببە سیاسەتمەدار و ڕۆژنەمەڤان و نویسکار و شڤانێ پەز و هەر تشتێکی دنجی و ئێدی هەر کەس لە گۆراخوا دەهۆلەخە لێ ددا لێ دیسەژی هێڤیەن گەلێکە ڕەوشنبیران هەنا کۆکارێ باش هەر دە ئاستا خۆیان باش دەدمینە تەڤی هەموو تەڤ لە هەڤی و تەقەرەقا هەنکەسن بەتال لەسەر پشتاوی ئینتەرنێتێ نه هەلبەستوانێ گاواتێ وندایی بێ te helbestvanê gava xelk te guhdar bikin gava xelk bêjin filan kes heye filan kes helbestê dinivîse helbesta wî tiştekî guhê ê guhdar de dihêlê helbesta wî tiştekî dilê ê guhdar de dihêlê ew wê çaxê em dikarin bêjim ew ya helbestvanê Facebook ê ser Facebook dinivîse ne helbestvanê heta dawî bes derfetekin تەوی کۆ هەن کورد نویسینە هەلبەستوان و نویسکارên کورد bi zmanekî neKurdî wekû kêmasiyeke netewî dibînin lêpiraniya Kurdên Rojava vêyekê bi dahênaneka mezin dibînin ji ber nekarekî hesana gotib Kurdî hest bike û bi zmanekî din yê wekû Erebî dabirêje û ev jî beşeke normal e ji hevbendiya şaristaniyan di rojhilatan evîn de. Şerwan Melle Ibrahîm, Orient News, Hewlêr.